بڕیاردەری لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق ڕای دەگەێنێت یەکێک لەو مەرجانەی سنووقی دراوی نێودەوڵەتی خستوێتێ بەردەستی حکومەتی فیدراڵی دەبێت ڕێژەیەک لەو بڕەپارەیە بۆ هەرێمی کوردستان تەرخان بکات بۆی لەگەڵ بودجەکەی هاوسەنگیەک دروست بکات و بڕی پارەکەیش نزیکەی 10 تریلیۆن دینارە، بەڵام عەبادی ئامادە نییە ئەو مەرجە جێبەجێ بکات. یەکێک لەو مەرجانەی کە سندوقی نەقدی دەولی لەسەر عێراقەتی بۆ مراجعەی سێهەم بۆ ئیستیعدادی ئێتیمانی ئەوەیەکەوە ڕێژەیەک دانرێ بۆ هەرێمی کوردستان کە تەوازنی موازنەی هەرێم ڕابگرێت لەگەڵ موازنەی عێراقا کە ئەو ڕێژەیەش بریتە لە 9 تریلیۆن و 552 ملیار کە ئەمە احتیاجاتی هەرێم جێبەجێکەوە سندوقی نەقدی دەولی ڕازیە بێ لەسەر ئەم بابەتە. بۆیە قەناعەتمان وایە کە بەڕێز عەبادی التیزامی نەکردو بە مەرجەوە، بۆیە کۆمەڵێک پێشنیارمان قسە بەردەسی لەوانە کەوا سیاری نەوت بەرز کاتەوە بۆ $50 تاوەکو نزیکەی 6 تریلیۆن دینار داها زیاد بێت لەوە ئەو بڕێ کە زیادەکە ئەکاتە 10 تریلیۆن نزیکەی 10 تریلیۆن جێبەجێکە، بەڵام عەبادی باسی لەوە کرد کە ئەوە سندوقی نەقدی دەولیە ڕازی نابێت. دوای ئەوەی من ئیمێڵێکم نارد بۆ کریستیان جۆز کە بەرپرسی ئەو بابەتەیە وەڵامی داوینەتەوە کە ئێمە هیچ مەناعەتێک ئەوان هیچ مەناعەتێکیان نییە لەوەی سیاری نەوت بەرز بێتەوە بە مەرجێ داها ڕێژەی تەرخانکراو بۆ هەرێمی کوردستان 9 تریلیۆن و 552 ملیارە، بەڵام بەداخەوە تا ئێستا عەبادی استیجابەی بۆ ئەو مەطلبەی ئێمە نەکردو. پەرلەمانتارێکی فراکسیۆنی حکمەش دەڵێت هیچ لایەنێکی نێودەوڵەتی بۆی نییە مەرج بەسەر عێراق دانێ بۆ هەرێم، بودجەی یاسایە دەبێت جێبەجێ بکرێت. كل الفضاءات الدولية يحترم دور هەموو بۆچوونێک و پشتیوانێکی نێودەوڵەتی ڕێزی لێ دەگیرێت، بەڵام بۆیان نییە دەستێوەردان بکەن و مەرج لەسەر بودجەی عێراقی دابنێن لە پێناو شارێک یان هەرێمێک. بودجە یاسایە و پەیوەستە بە خودی عێراقەوە. عێراق خاوەنی سەروەری خۆیەتی. لا يمكن أن تشترط شرط بخصوص قانون الموازنة. خلاف لا يخص موضوع الأكراد فقط. نیگەرانەکان لەسەر بودجە تەنها کوور ناگرێتەوە. زۆرێک لە لایەنەکان نیگەرانن لە بودجە. هەموو لایەنەکانیش زەمانەتیان دەوێت لە ڕێکەوتوو تێپەڕاندنی ئەم بودجەیە. پێم وانێ عەبادی بتوانێت زەمانەت بدات بە هیچ لایەنێک. بۆیە هێشتا کێشەکە خۆی ماوەتەوە و هیچ ڕێکەوتنێکیش نەکراوە. دائما يطرح في أروقة مجلس النواب العراقي إذا كان فعلا هناك اتفاق. بەڕای چاودێران هێشتا هەڵوێستی عەبادی بەرامبەر بە کورد ڕوون نییە، ئەوەیشی کە دەیڵێت تەنها بۆ بانگەشەیە و دەوێت تێڕوانینی خەڵک بۆ لای خۆی ڕاکێشێ، چونکە هێشتا موچەی وەزارەتەکانی تەندروستی و پەروەردە بە بیانووی جیاوازی بێبنەما نەناردووە. ئێستاش مەرجەکانی سندوقی دراوی نێودەوڵەتی بیانووی بێبنەما دەهێنێتەوە بۆی پشکی هەرێمی کوردستان نەنێرێ و کەمی بکاتەوە. بێستون سەلام، کورسات نیوز، بەغداد.